لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخۆشەویستان، سلامی خوای گەورەتان لەسەر بێ لە شەوێکی تری جمعی مبارەکە لە خزمەتی سیرەی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کتێبی سیرەی ماوەسای مدەڕیس الوردة العنبرية في سيرة حضرة خير البرية. دیارە ماوەسا بە جوانی و بەڕێگری بە شعر باسی سیرەی پێغەمبەر و سەحابەکانی کردووە. خوای گەورە لە هەموویان ڕازی بێ و سەڵات و سەلامی بەردەوامەتە پێغەمبەری نازدار بێت صلی الله عليه وسلم. لە غەزای ئوحوددا بووین، باسی معجزاتی غەزای ئوحودمان کرد و باسی هەڵوێست و مەوقیفی سەحابە نازارەکانمان کرد کە خۆنەویستانە و گیانفیدانە خزمەتی پێغەمبەر و شریعەتی ئیسلامیان کرد. خوا دەرەجەیان عالی کە، خوا جزایان لە برێتی ئێمە. خوای گەورە لەبەر خاتری ئەوان بە تێکڕایە لە حەزرەتی ئەبوبەکرەوە حتا کۆتا سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە هەرچی ئەولیای کومەل و گەورە نوقەبا و نەجەبایە گەورەترن. خوا لەبەر خاتریوان لێمە خۆش بێ، لەوا کودایکمان خۆش بێ، ئیمانمان سەلامەت کە بێئەدەب دەبین بەرامبەریان، چونکە بەڕاستی خۆشەویستی سەحابە ڕوکنی ئیمانە، وەک چۆن خۆشەویستی پێغەمبەر ڕوکنی دینە، ڕوکنی ئیمانە. خۆشەویستی ئەصحاب و پێغەمبەریش بەسراوە بەیەکەوە، لازم مەلزومن. ناکرێت تۆ پێغەمبەر و خۆش بێ و سەحابە خۆش نەبێت، ناکرێت جیاوازی پێ لە نێوانەکە. وەڵڵی مەسەلە من فڵان سەحابی خۆشە بێ، ئەوانەی تر تۆڵەقا و جایز نییە بەڕاستی ئیهانەیان پێێت و تەنقیسان پێیت. بەهەرحاڵ لەم شەوە باسی داستانی چەند شەهیدێک دەکەین کە لە غەزای ئوحوددا کە چۆن فیدای پێغەمبەر و دینی پێغەمبەر بوون. حەزرەتی حەمزە مامەی پێغەمبەری خوا، برای شیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەم مامەی بوو هەم برای شیری پێغەمبەری بوو. وەکو ڕێواتەکان هاتووە، حەزرەتی حەمزە پێغەمبەری خوا پێی فەرموو سەید الشوهەداء عند الله يوم القيامة حەمزە، گەورەی هەموو شەهیدەکان لە ڕۆژی قیامەتە حەزرەتی حەمزەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئەم حەدیسەی ئیمامی حاکم ڕێواتی کرد. جا خۆشەویستان، حەزرەتی حەمزە لە سەرەتای جەنگی ئوحوددا کە سەحابە بێ ئەمری ڕەسوول اللهیان نەکردبوو صلی الله عليه وسلم لەسەرکەوتنا بوو. حەزرەتی حەمزە نزیکی 30 کافری کوشت بوو تا ئەو کاتە، 30 دانە کافر ئەوانە جیا نەکردبوو. وەحشی حەبەشی خۆی باسە کرد کە حەزرەتی حەمزەی شەهید کرد، دوایی بە سەحابەی پێغەمبەری خوا. وەحشی حەبەشی ئەڵێ جوبەیر مامەی کوژرا بوو لە غەزای ئوحوددا، وتی بە من ئەگەر بێت و حەمزە بکوژی ئازاد دەکەم و خەڵات دەکەم. بە هەمان شێوە هیندی ژنی ئەبوو سوفیانیش کە باوک و مامەی و برای کوژرا بوو، وەلید و عوتبە و شەیبە، منیش بە هەمان شێوە خەڵاتی گەورەتە. طبعاً ئەمە تەماحی گەورەیە لە بەردەم عەبد و کۆیلەیەکە کە لەو سەردەما خۆی ئازاد کە و پارۆماڵ و سارێک بێت، عەفو وشتر و ئەمانە دەما سارێ ڕەوا وەکو بەڵێ زێڕ و ئاڵتون و وشتر و ئەسب، وەکو مۆنیکا و بۆنیکایان ڕەوا بوو لەو سەردەما. کۆیلەیەکیش کە خۆی بێتە خاوەنی ماڵ و بینی خۆی. بەهەرحاڵ ئەڵێ حەمزە، حەزرەتی حەمزە لەو کاتە سیباح بۆی هاتە پێشەوە، کافرێکی خەسیس بوو، ویستی حەزرەتی حەمزە بکوژێ، بەڵام حەزرەتی حەمزە نرکەیەکی کرد وەکو شێر ئاسا، یەکسەر دای لێی کوشتی بۆ کافرەوە کردی بە سیوەک نەکە. تی لەو کاتە ویستی پەلاماری من بە، من ڕمێکم تێگرت دام لە ناوکی لە بینی قاچەکانیەوە دەرچوو. ئەمە وەحشی خۆی باسەکە. ئەنجا ئەفەرمێت حەزرەتی حەمزە شەهید بوو. لەو کاتە حەزرەتی حەمزە کە شەهید بوو باسمان کرد، وتمان حەزرەتی حەمزە لە ساحەی مەعرەکە کەوت. هیندی ژنی ئەبوو سوفیان بە دوای جەنازەکەی ئەگەڕا لە دوای ئەوەی کە موسڵمانان ئەمری پێغەمبەریان شکان، ئەو موسیبەتە هاو بەسەریانە، ئەوە بوو موسڵمانان مصیبەت هاو بەسەریانە بێ ئەمری پێغەمبەریان. خوا ئەفەرمێت بێ ئەمری پێغەمبەری خوا ئەبێم حەزەری ئەوە بکەن و بترسن خوا تووشی عەزابتان نەکات، چونکە خوا ئیطاعەی پێغەمبەری لەگەڵ تاعی خۆیان دەکات. بەهەرحاڵ ئەفەرمێت
هند خڵخاڵەکانی خۆی بە هەدەدا بە وحش ئەنجا هاتن حەزەتی حەمزەیان دۆزیوە سکی حەزەتی حەمزەیان هەڵدەڕی جگە لەوەی تر هەر سەحابەیەکی شەهیدیان ببینە لوتیانە کرد گوێیانە کرد زبانیانە بڕی لێویانە بڕی ئەم کافرە مەلعونانە لەو کاتە هیند ناوسکی حەزەتی حەمزەی بۆش نەوەستا بە گوێکردن و لوتکردن و زبان بڕینی و ئەمانەی نەوەستا سکیشی هەڵدەڕی جەرگی دەرهێنا پارچەیەکی ترش بەڵام بۆی خود نەدرا بۆی نەخۆت بەهەرحاڵ ئینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەم وەزعەی بینی بە موسڵمانەکانەوە شەهیدەکان هەمووی گوێ و لوت و چاویان کراوە سکیان هەڵدڕاوە بە تایبەت حەمزەی مامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ناڕەفا زۆر بێتاقەت بۆ هێتا باسمان کرد وتمان پێغەمبەری خوا وعددا فەرمی ئەم جارە لەگەڵ سەحابەکان بەس سەرکەوین بەسەریانە چیان کردووە بە شەهیدەکان مەمان پێکەوین خوا ئاەتی ناردە خوارەوە پێغەمبەری خوا فەرمی وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به ولئن صبرتم لهو خير للصابرين أي پیغمبر اگر عقوبەیان دەن و ئازاریان دەن چۆن ئازاریان داون عقوبەیان داون ئیهانەیان کردوون بە هەمان شێوە تەجاوز مەکەن بەڵام ئەگەر سەبر بگرن ئارام بگرن ئێوە وەک ئەوان نەبن ئەوە باشترە پێغەمبەری خوا فەرمی سەبرەکەین یعنی فەرمووی ئەوە ئێمە بڕارێکمان دابوو لەو بڕارێکمانە پەشیمانین با ئەوان گەولوت ئێمەیان کرد بێ شەیدەکانی ئێمەیان بەڕاستی شێوان دەبێت ئێمە ئەو تارە ناکەین ئێمە سەبر و ئارامن بزە فەرمانی جا وەحشی حەبەشی لە کاتی فەتحی مەکە ڕای کرد بەرەو تائیف وتیان کاکە بۆ کوێ ڕاکەی ئەمڕۆ پێغەمبەر بە سوپایەکی 10,000 نەفەریەوە زریەپۆش سوپایەکەوە حەزیان لە ژیانیە و حەزیان لە مردنە دنیا پەڕەکایەکە لای دەرناچی لەدەستیان بڕۆ خۆ تەسلیم کەرەوە وەکو ئیکریمەی کوڕی ئەبو جەهل ڕای کرد چ کۆمەڵە تر لەو هەفتا کافرێک کە ئەمری کوشتنیان بوو کە هەندی ئەبو سوفیان بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی بڕاتە ماڵەکەی ئەبو سوفیان ئەمینە وەحشی ڕای کرد بۆ تائیف وتیان بگەڕێرەوە بەلای پێغەمبەری خوا پێغەمبەر ناوکوژێت چونکە ئەو زاتە پیاوێکی بەڕەحم و بە ئەخلاق و خاوەن وەعد هەزاران هەزار ساڵ دیاری پێغەمبەر نازارە صلی الله علیه و سلم ئەنجا هاتە خزمەتی پێغەمبەری خوا ئیمانی هێنا و شایەتمانی هێنا وەحشی موسڵمان بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماجەڕاکەی بۆ پێغەمبەر باسی چۆن حەزی حەمزە شەهید کردووە بەڵام پێغەمبەری خوا هەر ئەوەنەی پێکرا فەرمی من نایکوژم یعنی لەبرەتی حەزی حەمزە مسلمانبوونی کافرێکم زۆر زۆر پێ باشترە لە کوشتنی هەزاران هەزار کافر مادەم تۆ مسلمانە بی الئیسلام وجوب ما قبل ئەمە ڕەحمەتی ئیسلام کە مامەی پێغەمبەری خوای شەهید کردبوو کە ئیتر خەڵایەکی کۆڵایین بوو لە دوای ئەبوو طالیب بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری لە خەوەکە کە بینی بووی فەرمی شمشێرەکەم کەلی تێکەوتووە یەکێک لە خزمەکانم وەفاتەکەن ئیمامی حەمزە بوو بەڵام پێغەمبەری خوانەی پێ فەرموو ئەوەنە حەزی حەمزەی خۆشەویست أسد الله فرمي هل تستطيع أن تهب وجهك عني أي وحشي أتواني إثر من نوبينم جاريت أتعمل لحياتي أم خطي بيشان مدى بوي كشتك لما دروس نبي بيغمري خواه فرمي سنة وحشي فرمي تا أول رجل بيغمري خواه فادي فرمي خون بيشاني بيغمري خواه نبي مسلمان يجبو مو بس صحابي بيغمري خواه يسهر كسي الجواني فيبدا ملعونة صحابي بيغمري خواه ئیتر یعنی ئینسان نابێ بێ ئەدەی بەرەوە ئەبوو سوفیان بوو بە سەحابەی پێغەمبەری خوا چاوێکی دانا لەسەر ئیسلام اینجا ئەفەرمێت لە فیتنەی دروستبوونی ڕیددا ئەهلی ڕیددا موسەیلمەی کەزاب و ئەمانە وەحشی ئەفەرمێت لەو کاتە چووم موسەیلمە بکوژم بەشم قەرەبووی ئەوە بکەمەوە گەورەترین موسڵمانم شەهید کردووە گەورەترین کافر ڕوانەی جەهەنەمکەم کە ڕۆشتم بەرەو ڕووی موسەیلمەی کەزاب یەک ڕمم تێگرت ڕمەکەم تێگرت کوشتم لێم دا بەهەرحاڵ جگە لە من سەحابەی تری پێغەمبەری خوای بە ناوی عەبدوڵڵای کوڕی زەید ئەویش بە هەمان شێوە نیشتە سەری هەر لێدا ئیتر نازانم بە ڕمەکەی من مرد یان بەشم شێرەکەی عەبدوڵڵای کوڕی زەید
بەڵام عەبدوڵای کوڕی زەید هاواری کرد فەرمووی ڕەشپێستەکە عەبدە ڕەشپێستەکە مسەیلەمەی کەزابی کوشت. جا ئەگەر وابێ ئەلحەمدوللا کە تۆڵەیەکم کردەتەوە بۆ موسڵمانان و ئیمانداران گەورەترین کافر و خەسیسترین کافرم ڕەوانەی جەهەنەم کرد. جا ئازان و خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئیمامی حەمزەی بینی بەو شێوازە وتمان زۆر ناڕەحەت بووی هەتا وعدیشی دا دوای خوا لە وعدەکەی پەشیمانی کردەوە کە ئەوان ئەو کارە بەرامبەری ئەوان نەکات هەڵەی ئەوان دووبارە نەکاتەوە. کاتێککە شەهیدەکانی ئوحودیان ئەبردەوە تەبعەن عادەت وا بوو لەناو عەرەبا لەناو خۆشمانیەوە عادەتم ماوە عادەتی زمانی جەهالەت پێشەوە ئیسلام قەدەغیان کە ئافرەتان ئەگریان بەسەر جەنازەکەومانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە حەزەتی حەمزەی بینی حەمزە خێزانی نەبوو خێزانی نەبوو فادی فەرموو ئەنجا خوشکەکانیشی لەوێ نەبوو تا بۆی بگرین پێغەمبەری خوا دەستی کرد بە گریان بۆی فەرمی حەمزە کەسی نێ بۆی بگری. جا لەو کاتە عەبدوڵای هەندێک لە ئەنسارەکانی چوادەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە گوێیان لێ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئوسەیدی کوڕی حوضەیر و هەروە سەعدی کوڕی مەعاز دەستیان کردە گریان چون ئافرەتەکانی مەدینەیان هێناوتیان بڕۆن بۆ ماڵی پێغەمبەری خوا بەسەر حەمزە بگرین بۆی کە پێغەمبەری خوا دڵی ناڕەحەت نەبێت. ئەفەرمێ کە هات دەستیان کرد بە گریان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەنگیانی پێ ناخۆش بوو یعنی گریانەکەی پێ ناخۆش بوو ئەمە دیارە وەحی ئیلاهی واتۆ پێغەمبەری خوا ئەوەمان نەکرد هێنا پێشترمانان نەبوو فەرمی مڕوهن ئەمریان پێ بکەن کە بەڕاستی با بڕۆن بۆ ماڵەکانی خۆیان و نەگرین بەسەر مردوەکانە جارێکتر ئەمەی زمانی جەهالەتە لەمڕۆ بەدواوە ئیتر گریان لەسەر جەنازەکان با نەبێت چونکە حرام و گوناهە خوا پێی ناخۆشە و هەتا لە حەدیث راواریدا ئەفەرمێت هاواری ئافرەتان و ناشری و ناسزایی ئەبێتە هۆی سزای مردووەکە کابرا خۆشی تاوانبارە بێت. مەبەستم لێرە ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە بەزەی بە ئیمامی حەمزە هاتەوە مامەی فەرمی حتا حەمزە ئەوەندە بە بێکەسی وەفاتی کردووە کەسیش نییە بۆی بگری بۆی ئەو دوو سەحابە پێغەمبەرە ئەوەندە ئەو دوو سەحابەی پێغەمبەری خوا ئەنسارەکان ئەوەندە پێغەمبەران خۆشویست وتیان واز لە گریانی مردوەکانی خۆتان بێن ماڵی پێغەمبەری خوا لەبەر خاتری پێغەمبەری خوا بەسەر حەمزە بگرین. ئەم ئەسحابی پێغەمبەری خوا بوون ئێسەیش شێخە بەتاڵەیەکی مەلعونی خەسیسی پیس جوێن بە ئەسحابی پێغەمبەری خوا یعنی هەمیشە هەوڵان داوە بەس دڵی پێغەمبەر خۆشکە یعنی واز لە هەموو قازانجی خۆیان بێن هەموو سوودێکی خۆیان بێن هەموو بەس لەبەر خاتری پێغەمبەری خوا ساز جا خۆشەویستان نەبێت زۆر ئاگامان لەوە بێت. حەنزەڵەی تازە زاوە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کوڕی ئەبوو عامیری ڕاهی بوو کە پێغەمبەری خوا ناوی ناو ئەبوو عامیری فاسق چونکە گوێنی بە پێغەمبەر و ئەسحابەکە. حەنزەڵە کوڕیەوە بوو. حەنزەڵە داستانی شەهیدبوونەکەی چۆن بوو کە پێغەمبەری خوا هاتەوە مەدینە طبعاً لە شەڕی حوداوانە دوایەوە بانگەوازی ئیعلانی شەڕ کرا دیسانەوە تازە زاوە بۆ ئێوارەش هێنابوو ئەو ئێوارەش هێنابوو مەسەلە بوو بە زاوە لە خێزانەکەی و ئینجا ئیعلان و بانگی جیهادرا بە دوای پێغەمبەرا ڕۆی هەتا وەسڵی نەکرد فرای وەسڵ نەکەوت فەین بۆی کە دوا نەکەم لە فەرمانی خوا پێغەمبەری خوا بۆیە پێوتێ غەسیل المەلائیکە ئەو کەسێک کە مەلائیکە شۆردیان وەسڵیان کرد. حتا سەحابە ئەفەرمون لە غەزای ئوحودا ئەم زاتە گەورە کە شەهید بوو باوکی چووە سەرسەری باوکی کافر بوو پێی ناوە سەرسنیاوتی نەموو دوای چی کەوتی ئەتکوژن ئەوە کوشتیان بەڵام لەو کاتا کە ئەو کافرە شەدادی کوڕی ئەسود کە حەنزەڵی شەهید کرد پێش ئەوە حەنزەڵە پەلاماری ئەبوو سوفیانی دا خەریک و بیکوشێت لەسەر ئەسپەکەی فڕێیاوە خوارەوە بەڵام شەدادی کوڕی ئەسود پەلاماری دا حەنزەڵی لە دواوە شەهید کرد. ئەبوو سوفیانی قوتاری بۆ ڕای کرد لە غەزای ئوحودا ئەرزم کردی سەلەمانی سەحابە سەرکەوتوو بوو من فەرمانی پێغەمبەریان جێبەجێ کرد. ئینجا پێغەمبەری خوا فەرمووی ئین صاحبەکم یعنی حەنزەڵە لتفسره الملائكة ملائكة إشورين بالراستي
حتى أفرمت كهنايا والله صحابة كان أفرمت والله حزتي حنظلة أو لجاني أتكا أما معجزة في غمري هو وكرامات أو صحابة بالرياضة كبلشي قران الروي وجهات بلان ملائكة بيشا شورجان بويا فلما أفهمهم حديثانا بلغن لسوي كشهيد ناقب شورجان لذلك غسلته الملائكة شورجان بويا آوي لغتك أما صحابي بيغمري نازدار صلى الله عليه وسلم مرتب بداية ونهاية سيري حلبي أما أنا نقل كراوة ما وصاش نقل كردوه وما وصايا تليه نقل كردوه خواه درجات عالية حزتي مصعب كوري عمير جوان ترين جنجكي مكة حزتي مصعب يكم كسيك وكتشوى مدينة بيغمرنا والتبليغات يكم كسيك وكرا براسي جمعيك حزتي لما مدينة كتشوى مدينة وتاري ودان قصيبو كردن آمشقاري كردن جمعي بو أهل مدينة كردن يكم جمعة كرا الإسلام أو ذاك كردي أو عندك قوز بو أو عندك جوان أو عندك كشخبو أو عندك دولمان بو براسي لما كان نمونان فيه هنا نجا الرئيش لك يا غمري فازو رجو بوين لغزاي أحودا أبي كري خلفك شهيدي كر تمام أبي كري خلفه ابن قمآ هلا ماري في غمرو أمانة دا حزتي مصعب وبارسني في غمري خوا خوي كرد في داي في غمري خوا بمشي وازك الشهيد بو أبي كري خلفك شهيدي كر حزتي مصعب لو وزعا خوشة لو رفاهيته كمل براسي جلو برغفي دراب يعني كويستيان طبعا الشهيدان بجلودي خويا ونجلد بو خويا ونجلد ناشو ديت ويستيان كيفني كان جلكي طبعا خوي بالا برزو او عندك كرد بو اگر بي انا قاسم في داوي سري دركو سنه في داوي قاسم دركو في غمر صلى الله عليه وسلم فرمي غطوا بها رأسه واجعلوا على رجليه في غمر فرمي بس لكان سري داك وشن وبكوشو بلاشش قاسي داك وشن شنو كاش لكان بشين هكا ام ذات برزه ام صحابه دوره بمشي وازه جياني في جهاله في الاسلام بو كبون خوشترين وجوانتين جنج بلام لبينا وخوا اسلام ودين اسلام هموش تيخسب اولاوه بو باراشني پیغمبر و دینی پیغمبری خواسته امانه صحابه پیغمبر امانه گیان که خوشویسته فدای پیغمبری است بوی جوندان بمانه قسوتن بمانه بيديني و بإيماني بدوایه سوء خاتمه بدو لعنت نفرتي بدوایه تا داستانی چند شهیدی گیری از غزای خودو درسی گیری شوان نجمع بخواي يقول لهم لا يكسبين خواي يقول لهم لا ما نخوش وعاقبت ما بخير جرة خواي طاعات ولاد ما يقبل كي خواي بأدب ما كبر في غمري خوا أصحابي في غمري خوا آل بيتي في غمري خوا صلى الله عليه وسلم خواي بمحبتي وفي غمر الناس داروا أصحابك كانوا بمان كانوا بمان مثلا زندو مان كروا لقنا يخمانوا باوكو دايك ما نخوش به يا ربي خوا شفاي جستو روحي ولا يكمان به لدرد بلاو نخوشونا خوش ولا يكمان فارزاك بإيمان وصحة وعافية وعزة وسلامتي ومانجي رمضان مانجي رمضان من بو سلامتك بسلامتي لمان ورقرا يا ربي خوايا نتفارينوا ولات ما كل خير وخشكي مانجي رمضان مانجي فكر رزقاري بقيتا مانجي شارع سريع مكيشونا راحتكان من دفع بلاو مصيبتنا راحتكان من شفاينا خوشونا خوشكان من يا ربي خوايا باكو دايك من خوش با خوايا اصلحني الله كان منك يا ربي خوايا يعني اواني دعاء خير يعني كردين قربتو كيشكان بشار سرك شفاي نخوشكان با من دالكان صالحك اگر نيانا من دالي صالحين بري انا وصالح اخويا ويا صالحك يا ربي خويا ضلي هم لاك ما خوشك يا ربي خويا لحرام وتاوان وخطب وقتال وزنا وفاحشه ظالم واستنكار وظلم بارزا ماك امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمه الله وبركاته.